کاکەڕوانم کاتۆ باش سپاس. نیمانە بڕۆ پرۆژێکی زۆر جوانتان کردووە لەگەڵ جەنابی پارێزگاری لامبەرس. چۆن بوویتان لەم پرۆژە ڕەنگی نەکردەوە؟ کاتوانم بڵێم شتێکی زۆر گەورەتان کردووە. سەرەتا من زۆر سپاسی برای بەڕێزم پارێزگاری شارەوانی لامبەرس دەکەم کاک سەرباز بەرزنجی کە هەم لە مانجی ئازاری ساڵدا بۆنێژی ڕێکخست بۆ یادکردنەوەی قوربانیەکانی هەڵەبجە و هەر لە بۆنەکەی لەگەڵ کاک سەرباز باسی وەفیا کە ڕەمزی ئەو قوربانیدانە شتێک بکە کە لێرە لە ناو شارەوانیا دابنرێت. بۆیە بیرۆکەی دروستکردنی عومەری خاوەر هاتە پێشەوە و من ینی شەرەفێکی گەورە بوو بۆ ئێمە و نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە کوردستان سپۆنسەری بۆ پێیا بکەین. یەکێ لە بۆ بەرهێنەرەکانی شاری سلێمانی بەڕێز کاک مەریوانی حاجی جەلال کە سپۆنسەری دروستکردنی پەیکەرەکەی کرد و پەیکەرسازی بەتوانە کاک ڕێبین کە ئەویش هەستا بە دروستکردنی ئەوە و زۆر سپاسی هەموو لای دەکەم کە بەشدار بوون لە دروستکردنی ئەمە و ناردنی لە کوردستانەوە بۆ ئێرە کە ئەویش بە زەحمەت گەشتە دەستمان. بەڵام ئەمە زۆر گرنگە بۆ ئێمەی گەلی کورد کە یەکێ لە ڕەمزی قوربانیدانی ئەو گەلە لەیکێ لە شارەوانیە گەورە و گرنگەکانی شاری لەندەنە دائەنرێ کە دیارە ئەم شوێنە کۆمەلگا و میوانی زۆر و کۆمەلگای تری دێنە ئەم شارەوانیە. لەناو ئەو هەموو شتانی کە دەبینن ئەم پەیکەرەش دەبینن کە ڕەمزی قوربانیدانی گەلێکە کە مێژوو قەدری لێ کرد کە مێژوو لە بەدرێژایی مێژوو قوربانی زۆر داوە. بەڵام ئێستا گەلی کوردستان ڕۆڵێکی گەورە ئەبینێ لە ناو کۆمەلگای نێودەوڵەتیە. ئەمەش ڕەمزێکە لێرە ئەمێنێتەوە ڕەمزی خۆڕاگری گەلێکە کە لێرە ئەمێنێتەوانێ و جارێکتر سواسی هەموو ڕەوەندی کوردی و ئامادەبووان و میوانە بیانەکانەکەم ئەمڕۆ لەگەڵمانە بوون لە مەراسیمی پەردەلادان لەسەر پەیکەری قوربانیەکانی شاری هەڵەبجە. کاکەڕوانەوە دوایین پرسیارە لێ بکەم لە دوای تێپەڕبوونی پۆستەکان لەم وڵاتە لەوانەیە دوای چەند ساڵی دوای کاک سەرباز کەسێکی ئینگلیزیە و دەست کەسێکیکان پۆستە دەکرێت، ئایا ئەمە بەشی کلتوری ئەم ناوچەی ئەمێنێتەوە؟ بەسپاسەوە پارێزگار ئەو موافقەتی وەرگرتووە کە ئەمە لێرە ئەمێنێتەوەوانێ هەر پارێزگارێکی تر بێ ئەمە ئێستا موڵکی شارەوانی لەمبەرسە. زۆر سپاس بۆ کاک سەرباز و هەموو هاوکارانی لێرە. دەستەکانت خۆش بێ. سپاس بۆ دەستەکان.